گوندی خەڵەبازیانیە لە کەرکووک ساڵانە سەدان تۆن قەیسی لەم ناوچەیەوە بۆ کوردستان بەرهەم دێت. جوتێرە نێو گوندە سەرقاڵی چنینەوەی بەروبوومی ئەم ساڵی قەیسین وەکو خۆیان دەڵێن قەیسی خەڵەبازیانی تام و چێژێکی تایبەتی هەیە. قەیسی خاڵۆبازیانی ئەوەی ئێستا بینیوتانە شێوازێکی جوانی هەیە، قەواریخیشی تەبیعی هەموو کەس ئەزانێ مەسەن ئێستا چ جۆرە بۆ بازار خواستی لەسرە ئەو جۆرە دارە بەکارێنی ئەینێژی بۆی بەرهەمەکەی لە پاشە ڕۆژە ساغ بکرێتەوە بە شێوەیەکی ڕێک و پێک و داخوازیشی لەسەر بێ. لە هەمان کاتە ئێستا داخوازیێکی باشی لەسرە لە ڕووی بازارەوە لەبەرەوەی تام و چێژی ئەم قەیسیە لەگەڵ شوێنەکانی کەیا فەرقی هەیە. قەیسی خاڵەبازیانی خواستی لەسەر ینم لە بازارە سێرەکەی ڕۆیدە شوێنەکان ئەڵێ قەیسی خاڵەبازیانی یانە قەیسێکی بەتام و قەیسێکی خۆشە و سعرشی زۆر باشە و جۆرەکەشی جۆرێکی زۆر باش. ئێستاکە ئێمە و قەیسیانەی کە وەرانمان هەموو سونقەکانمان کۆ کردەوە دێنی پاشان سونقەکان چاکەکەین بۆی بینێرین بۆ بازار لە ناو سونقەکانە دێن ئەوانەی کە گەی بێت یان کاڵ بێت دەرێکەین بۆی تاسی لە سعرەکەی و لە جۆری قەیسەکە نەکات لە بازارە خەڵگیری لێ هەبێت. شارەزایکی دەرمانی جاییش باس لە سوودەکانی خواردنی قەیسی دەکات کە دەکرێت وەکو چارەسەر بۆ چەندین نەخۆشی بەکار بێت. ینی سڕ و نهێنی ژیانی قەیسی لەوەیە کە قەیسی ڕێژێکی زۆر باش کۆلاجینی تایە نایە ئینسان پیر بێ ئینسان بە جوانی ئێڵێتەوە ڕێگریەکە لە چلچلۆچی دەموچا و ڕێگریەکە لە قەبزبوون و بۆ قۆڵۆن و کێشەکانی گەدە و ماعیدە زۆر بە سوودا بۆ کەسانی کە کەم خوێنن ڕێژێکی زۆر باش ڤیتامیناتی تایە بۆ کەم خوێنی زۆر بە سوودا پاشان بۆ ژن و دووژان زۆر باشە بۆ مناڵان زۆر تەندروستە بۆ کەسانەی کەوا کێشەی کەم ڤیتامینی و دایمەن ئاساری ناوسکۆانیان هەیە بە شێوەی تەندروست بخورێ بۆ قۆڵۆن و کێشەی گەدە و ماعیدە و ئانە زۆر باشە. پاشان ئینسان بە گەنجی ئێلێتەوە نایە خانەکانی پێستێک بچێ و بە جوانی ئەتێلێتەوە و لە کتێبەکانە ئەڵێ ئینسان تەندروستەکە و تەمەنیشت درێژ ئەکات قەیسی. گوندی خەڵەبازیانی ناسراوە بە قەیسی و هەنجیرەکەی ساڵانە لە وەرزی خۆیدا بڕێکی زۆر لەو میوانە لەم گوندە بەرهەم دێت و ڕەوانی بازارەکانی کوردستان دەکرێت. ئەم گوندەی کەرکووک بە هەنجیر و قەیسیەکەی ناسراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.